ئەم کاتان باش بەڕێزانی هیوادجەمانە ڕووداوی ئەمڕۆتان پێشکەشەکەم ئەمڕۆ کۆمەڵێک مژار هەیە دەتوانین گفتگویان لەبارەوە بکەین لە ڕووداوی ئەمڕۆ ئەوانەیش ویدیۆمە سەبارەت بە کەمکردنەوەی نرخی خوێندنی زانکۆ و پەیمانگا ئەهلیەکان گفتگوەکەین کە ئەمڕۆ یەکێک لە زانکۆکان لە 25 داشتانوە بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەدە لە ساڵی 1960 لە سلێمانی لەدایک بووە. هەروەها دکتۆرای هەیە لە فیزیای گردوونی سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆییە. دەمەوێت بە تایبەتی لەبارەی کەمکردنەوەی خوێندن کە ئەمڕۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بڕیاریداوە کە لە 125 کرێی خوێندنی لە زانکۆکەیە کەم بکاتەوە. میوانداری دکتۆر مەریوانم کردووە کە سەرۆکی زانکۆکەیە. دکتۆرم کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونتان. چۆن بوو بڕیاریتاندا لە 125 کەم بکەنەوە؟ ئەمە چۆن جێبەجێکرێ و لەکەیەوە جێبەجێکرێ؟ زۆر سپاسی بەڕێستانەکەم. لە ڕاستیدا ئەم بڕیارە پاش ئەو بڕیارەی وەزارەت دێت کە دوێنێ سەرۆک زانکۆ تایبەتەکان لە دیوانی وەزارەت لەگەڵ جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و هەروەها هەردوو ئەندامی پەرلەمانی کوردستان دکتۆر ئیبراهیم و دکتۆر ڕێواز فایق کە تایدا کۆبوونەوەیکی گشتگیر کرا دەربارەی کەمکردنەوەی کرێی خوێندن لە پەیمانگا و زانکۆ تایبەتەکان. لە ڕاستیە لە کۆبوونەوەکەدا بڕیار دراوە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە 10% بۆ پەیمانگاکان و لە 15% بۆ زانکۆکان. کاتێک کە کۆبوونەوەکە تەواو بوو لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ خاوەنی زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی کۆبوونەوەکەم بۆ بەڕێزیان باس کرد. بەڕێزیان وەک دیاریەک لەلایەن خۆیانەوانێ لەسەر و ئەو ڕێژەی کە وەزارەت دیاری کردبوو بەڕێزیان بڕیاریاندا لە 10% واتە کۆی کەمکردنەوە بوو بە لە 125 لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. بەڵێ، ئەمە چۆن جێبەجێکرێ ئەو خوێندکارانەی کە ئەم ساڵ وەرگیراون یان هەموو قۆناغەکان ئەگرێتەوە لەم ساڵەوە؟ بڕیارەکەی وەزارەت لە 115 بۆ ئەم ساڵی خوێندنە بۆ سەرجەم خوێندکارەکان بۆ هەر چوار خۆناغەکە. ئێمەش ئەو بڕیارەی بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بۆ ئەم ساڵە بۆ هەر چوار خۆناغەکە خۆناغی 1 و 2 3 و 4 کە بەو ڕێژەیە هەردووکی پێکەوە دەکاتە لە 125 لە کرێی خوێندن کە کەم دەکرێتەوە. ئەمە تەنها بڕیارەکە بۆ ئەم ساڵە، بۆ ساڵی دیکە بڵێن بەردەوامی نابێ یان تا ئێستا دیار نییە؟ لە ڕاستیە بەڕێزیان ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژناوانیە ئاماژەیان بۆ کرد ئەگەر خوا نەخواستە قەیرانی دارایی هەرێم لە ساڵی داهاتووشا بەردەوام بێ بەڕێزیان کار بۆ ئەوە ئەکەن. وەک هەمومان ئەزانین خزمەتێکی زۆریان بە کوردستان گەیاندووە لە بوارە جیاجیاکاندا و دەیان ساڵە و ئەم ڕۆژ کە زانکۆی گەشەپێدان تەمەنی 7 ساڵ زیاترە یەکێکە لە کارە گرنگەکان کە خزمەت بە بواری ئەکادیمی و زانستی دەکات. ئەگەر بێت و خوا نەخواست قەیرانی دارایی بۆ ساڵی داهاتووش بەردەوام بێ بێگومان بەڕێزیان هەر هەمان هەنگاو دەدەن. بەڵێ، ئێوە هەر زانکۆیەک لای خۆیەوە ڕێژەیەکی بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان داناوە. ئەو ڕێژەیە لای ئێوە چەندەیە؟ ئەیان هیچ لێ خۆشبوونێک هەیە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بە تایبەتی ئەوانەی کە لە جەنگی دژ بە داعش تازەگی بڵێن کەسی پلەیەک و ئەوانیان شەهید بووە؟ بەڵێ، ئەگەر جەنابتان بێتەوە یاددان ئێمە وەک سەرۆکی زانکۆ لەسەر فەرمانی بەڕێز خاوەنی زانکۆ لە بەرنامەی ڕەنجی شەهیدان 50 کورسی بۆ مناڵانی شەهیدانی شەڕی دژی داعش تەرخان کرا. ئەمە لەلایەک لەلایەکی کەشەوانێ 150 دیسانەوانی کورسی خوێندن بۆ شەهیدانی تردانرا و هەروەها زانکۆی گەشەپێدان لەبەر ئەوەی زانکۆیەکی قازانجنەویستە هەر لە سەرەتاوە کاری کردو بۆ یارمەتیدانی خوێندکاران و قوتابیان بە جۆرێک کە ئەمڕۆ لە زانکۆدا بۆ ماوەی 4 ساڵ لە 2-3 ساڵە لەوەتەی کوردانی خۆرئاوا سووریا ئاوارە بوون بە فەرمانی خاوەنی زانکۆ بۆ ماوەی 4 ساڵ بێ بەرامبەر دەخوێنن 180 خوێندکار زیاتر دەستیان بە خوێندن کردووە و هەروەها بە بەردەوام خوێندکاری کەم دەرامەت و ئەوانەی لەسەر ئاستی
قۆناغەکانی خوێندن لە هەر بەشێک کە 18 بەشمان هەیە ساڵانە بە ڕێژەی جیاجا یەکەمەکان بە لە 100%، دووهەم بە لە 150، سێهەم بە لە 140 و ئەوەی ئاستی باڵاش بەدەستبێنێ بە لە 125 لێخۆشببووی وکرا. هەموو ئەمانەش بێگومان بڕیارێکی گرنگن کە خاوەنی زانکۆ داوێتی و پارەیەکی زۆرە کە زانکۆ لە خزمەتی خوێندکاران و قوتابیانمانە تەرخانی کردووە. بەڵێ تەنها بۆ خوێندکارانی ڕۆژاوای کوردستان ئەی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان هیچ با بڵین لەو بارەیەوە بڕیارێک نییە؟ ئێمە لە زانکۆدا تەنانەت ئەگەر خەڵکی هەر شوێنێک بێ ئەو خوێندکارە وەزعی مادی بە شێوازەوە بێ زانکۆ درێخی نەکردووە و وەک وتم ئەگەر بێت و خوێندکارانمان لە هەر وەزع و بارێکی داراییە کە ئەمڕۆ کوردستانمان ڕوو لەم وەزع داراییە ناباشەیە لە ڕاستیە ئەم دەست پێشخەری جەنابیان بێگومان هەموو خوێندکاران دەگرێتەوە لە هەر شوێنێکا بن لە خۆرهەڵاتی کوردستان یاخۆت لە هەر جێگایەکی تری کوردستانەوە هاتبن بێگومان ئەم بڕیارە شمولیانەکە و تەنانەت ئەوانش کە لە دەروی هەرێمی کوردستان لە زانکۆکانمان بخوێنن ئەم بڕیارە شمولیان دەکات. لەلای ئێوە تەنها یەکەمەکان دەبەخشرێن یان یەکەم و دووەم و سێم لە کرێ خوێندن؟ وەک ئاماژەم پێکرد یەکەم و دووهەم و سێهەم و ئەوانەی کە نە یەکەم و نە دووەم و نە سێمیشون بەس باڵایان بەدەستێنابێ لە خوێندندا دەبەخشرێن. هەموو ئەمانە ئەگەر بێت و لە یەک ساڵە ئەژماری بکەین زیاتر لە ملیارێک دینار لەسەر زانکۆ دەوەستێت. کەواتە ئەم شێوە هاندانە بۆ خوێندکاران کارێکی گەورەیە بۆ ئەوەی کە لە خوێندن هانیان بین و هەروە دانە بڕێن و هەروە هانی منافەسەی زانستی بدەین لە نێوانیانە. بەڵێ دکتۆر مەریوان، ئێستا خەڵک موچەخۆر بە تایبەتی 4 بۆ 5 مانگە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. ئێوە تا چەند هاوکاری خوێندکارەکەن بۆ وەستان لەسەر ئەو کرێ خوێندنەی کە دەبێ بیدەن؟ ئێوەش لیان ینی ئەوەستن چاوەڕیانەکەن یاخود لە کاتی خۆیان دەبێت کرێکەتان بۆ بێنن؟ ئێمە بێگومان ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە زانکۆ پێش ئەم بڕیارەش هەر بە فەرمانی بەڕێزیان خوێندکار یارمەتی دراوە ئاماژەم پێکرد. ئێمە لە هیچ حاڵەتێکا خوێندکار لە هۆڵەکانی خوێندن ناکەینە دەرێ و ئەو بڕیارە کە دوێنێ دووپات کرایەوە لەلایەن بەڕێز خاوەنی زانکۆ پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی و خوێندکارانیش هان دەدەین بۆ ئەوەی زیاتر لە دەوامیانە بەردەوام بن. بەڵام ئەو خوێندکارانی کە توانای مالیان باشە ئەتوانن کرێ خوێندنەکان لە کاتی خۆیان بێنن و لە زانکۆدا ئێمە هیچ زۆرمان لە خوێندکاران نەکردووە چونکە ئەم ساڵ ئەزانین ئەو بارودۆخەداراییە بە چه ئاستێکایە و چەند گرانە لەسەر خوێندکارانمان بۆیە هەتا بکرێ کار ئاسانی دەکەین و هیوادارن خوێندکارانمان هەتا وردە وردە بتوانن کرێ خوێندنەکانیان بند چونکە ئەم داشکانە گەورەیە ئەم دیاریە گەورەیە بەڕاستی جێی ڕێزە لەلایەن خوێندکارانەوانێ و ئەمڕۆ بە بەیاننامەیەک خۆشحاڵی خۆیان دەربڕی بۆیە هیوادارین بتوانن وردە وردە بە پێی ئەو بارودۆخەی هەیەە کرێ خوێندنەکانیان ئەوەی کەماوە بدەنە زانکۆ بۆ ئەوەی هەمومان بتوانین سوودمەند بین لە ئاستی ئەکادیمی و زانستی زانکۆدا. بەڵێ دکتۆر مەریوان لەگەڵم بێنەرەوە هەندێک لە تێچێنەکان دەخوێنەوە بزانم ئەگەر بەڕێزتان تێبینیتان هەبێ لەسەری ئاشتی دەڵێت حکوومەت توانی موچە بکات بە نیوە بۆچی ناتوانێت کەمکردنەوەی نرخی خوێندن بکات بە ڕێژەی لە 130. بەختیار خالی دەڵێت حکوومەت خۆی لە 175 موچەی بڕیوە کەچی بە کۆمپانیەکان دەڵێت لە 115 نرخی خوێندن کەم بکەنەوە. جێگیر تەیب دەڵێ ئەگەر نرخی خوێندن 100,000 بێت و تۆ 500,000 پێ بێت هیچ فەرق ناکات لەوەی تۆ 250,000 پێ بێت و نرخی خوێندن 75,000 بێت. هەروەها ئارێز زێدان دەڵێ من لە پەیمانگای نەوتی هەولێرم و کرێ ساڵانە 3 ملیۆنە لە کاتێکدا هەندێک زانکۆ لەو بڕەپارەیە کەمترە دەبێت حکوومەت پێداچوونەوە بکات. ڕەنج نەهرۆ دەڵێت پێویستە داشکاندن لە 130 بێت و بۆ منداڵان و پێشمەرگەش بێ بەرامبەر بێت. بەڵێ دکتۆر مەریوان ببوورە فەرموو. بەڵێ ئێمە ئەو ڕاستیە ئەزانین کە زانکۆ تایبەتەکان یاسای تایبەتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ساڵی 2013 بۆ دەرچووە لە کۆنگرەی ڕۆژنامەوانی کە دوێنێ لە دیوانی وەزارەت بە ئەنجام گەیشت
لەلایەن ئەندامی پەرلەمان بەڕێز دکتۆر ڕێوازفایە قەوانێ ئەو ڕاستی وترا کە بە هیچ شێوەیەک حکوومەت ناتوانێت زانکۆکان ئیجبار بکە بەوەی کرێی خوێندن کەمکەنەوە. ئەو کارەی کە یکەن لە ڕووی یاساییەوە ئەوەیە کە زانکۆکان خۆیان بە ئارەزووی خۆیان بە ئارەزوومەندانە ئەو کرێی خوێندنیان بۆ لە 115 کەم کردوێتەوە. کەواتە ئەو بەڕێزە کە ئەندامی پەرلەمانە ئەو ڕاستی بۆ ئامادەوان ڕوونکردەوانێ، بەڵام سەرڕای ئەوەش ئێمە وەک لە پێشەوە ئاماژەم بۆ کرد وەکو زانکۆی گەشەپێدان لە 110 چووە سەر ئەو کەمکردنەوەیە. کەواتە زانکۆکانیش کە دوێنێ لە وەزارەت کۆبوونەوە کرا ئەتوانین ئەو حەقە بەینە پاڵیان بۆ بەردەوامبوونی خۆیان ئەبێ ئاگامان لەوە بێت کە ئەوانیش لەسەر ئەو کرێی خوێندنە ئەبێ گەشە بکەن و هەروەها چالاکیت زانستی و ئەکادیمیەکان بەردەوام بکەن، ئەجینا زەحمەتە ئەوانش بتوانن کاری زانستی و ئەکادیم و بەردەوامبوون بۆ خۆیان مسۆگەر بکەن. باشە دکتۆر، دەمێ ئەمە هەلە بخۆزمەوە بۆی پرسیارێکە لەبارەی چۆنەتی چارەسەرکردنی قەیرانی ئەو قەیرانە مالیەوە لێ بکەم کە لە هەرێمی کوردستانە. پرۆفیسۆر عەلی قەرەداخی لە وڵاتان ڕاوێژی پێکرێەوە پرۆژەی هەیە بۆ لایەنی اقتصادی و خۆی پسپۆرە. ئێوە لە ڕێگەی زانکۆکەتانەوە چیتان پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بۆ دەربازبوون لە قەیرانێکی لەم شێوازە؟ ئەوەی من ئاگادارم کە بەڕێزیان خاوەنی زانکۆ کە سەرۆکی ئەنجومەنی ئەمیندایەتی زانکۆیە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی چەند ساڵێک لەمەوە پێش لە دیوانی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونێکی فراواندا لەگەڵ نوێنەری سەرجەم وەزارەتەکان دانیشتنی کرد و بەرنامەیەکی تێروتەسەلی پێشکەش کرد، بەڵام ئەوەندەی من ئاگادارم تا ئێستا ئەو بەرنامەیە ڕووناکی نەبینیوە. و هەروەها ئەگەر باز لە زانکۆ بێ، لە زانکۆ 2 هەفتە لەمەوە پێش پانێڵێکی گەورە دەربارەی بارودۆخی ئابووری لە هەرێمی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەک لە پەرلەمانتاران و مامۆستایانی زانکۆی گەشەپێدان و زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین زۆر بابەت و باسی گرنگ پێشکەش کرا و ئێستاش بەڕێژ زیان ئەوەندەی من ئاگادارم پرۆژەی هەیە بۆ ئەم بارودۆخە و هیواخوازم کە پرۆژەکانی جەنابیان بە هەند وەرگێت، چونکە بەڕێزیان وەک جەنابێت ئاماژەت پێکرد لەسەر ئاستی جیهان پرس و ڕاوێژیان پێ ئەکرێ و توانای چارەسەرکردنی گرفتەکانیان هەیە. باشە، ڕاپرسێکمان کردووە لەبارەوەی ئایا نەبوونی موچە و بایکۆت کاریگەری دەکاتە سەر ئاستی خوێندن. لە 185 دەڵێ بەڵێ، لە 115 دەڵێن نەخێر. دکتۆر، بە چه شێوازێک واکەن کە ئەم قەیرانە کە نەبوونی موچە کاریگەری لەسەر ئاستی خوێندن نەبێ، ئاستی عیلمی بە تایبەتی؟ ئێمە لە ڕاستیە بەرنامەیەکی تۆکمەمان هەیە کە بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو بارودۆخە بینەوانەیە کە دووچاری هەرێمی کوردستانە بێ و بە تایبەت زانکۆی گەشەپێدان خاوەنی استراتیژیێکی تایبەت. ئەو بەرنامەیە چییە بە عەمەلی؟ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخیە. ئەم بەرنامەیە بە عەمەلی ئەوەیە زانکۆ کاری لەوەدا کردووە کە هەم کواڵیتی بە شێوەیەکی بەرز بهێڵێتەوانێ، ئەو کواڵیتێ دەنگدانەوەی لە ڕێزبەندی زانکۆکان نبوو کە لە ئێمە لە گروپی یەکەما بووین وەکو زانکۆ پێشکەوتەکانی تر، و هەروەها لەلایەنی کاری تایبەتی زانکۆوە خاوەنی زانکۆ تا ئێستا سەرەڕای کرێی خوێندکاران خۆشی بەشدارە لەوەی کە زانکۆ بەردەوامی هەبێت لەلایەنی مادی و معنەویەوانە. کەواتە گرنگە ئەو ئاماژەی بکەین هەروەک چۆن بە ڕێزیان خزمەتی بوارەکانی تریان کردو و دەیان ساڵە زانکۆشی بە هەند وەرگرتووە و ئاگادارە نزیکەوانێ لە زانکۆ و چۆنەتی بەڕێوەچوونی کارەکانی. بەڵێ سپاس بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەد، سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە لە سلێمانیەوە لەگەڵ مامەی باسی ئەوت کرد کە لە 125 کرێی خوێندنتان لە زانکۆکەتان داشکاندووە. بۆ خوێندکاران سپاس دەکەین. بەڵێ بەڕێزان سپاس بێوەش، سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ تێچێنەکانتان. تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم شاد و کامەران بن.